کاردانەوەکان لەسەر دەستگیرکردن و سزادانی ڕۆژنامەنووسان و چالاکوانانی بادینان زیاتر بەرفراوان دەبێت و نزیکەی 20 دەستگای ڕاگەاندن و میدیایی بەیاننامەیەکیان لەبارەی مەترسی دۆخی ڕۆژنامەنووسان و بەرتەسکردنەوەی ئازادیەکان لە عێراق و هەرێمی کوردستان بڵاو کردووەتەوە. لەو بەیاننامەیەدا ئاماژە بەوە کراوە کە دەسەڵاتدارانی حکومەتی هەرێم ڕێز لە ئازادی ڕادەربڕین ناگرن و دەڵێت ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین لە ئاسایی حکومەتی هەرێمی کوردستانی عێراقدا بە چرکەساتێکی مەترسیداردا تێپەڕ دەبێت. ئێستا تەواو ئاشکرا بووە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چیتر هیچ ڕێزێک بۆ ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕین دانانێن. هەروەها ئاماژە بەوە کراوە کە لە دوایین پەرەسەندنی ترسناکدا دادگای تاوانەکانی هەولێر کوردستانی عێراق سزای 6 ساڵ زیندانی بۆ هەریەکە لە 5 ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی دهۆک و هەولێر دەرکرد کە 5 مانگ لەمەوبەر دەستگیر کرابوون. بڕیارەکە ناڕەزایی توندی ڕۆژنامەنووسان و پارێزەران و چالاکوانانی مەدەنی و پەرلەمانتارانی بەدوادا هات. ئەو 5 ڕۆژنامەنووس و چالاکوانە شێروان شێروانی و گۆهدار محەممەد، ئەیاز کەرەم، شڤان سەعید و هاریوان عیسا. ڕۆژی سێشەممە 16 شوباتی 2021 لە دووەم ڕۆژی دانیشتنی دادگا بە هەوڵدان بۆ تێکدانی ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان تاوانبار کران و بڕیاردرا بە 6 ساڵ زیندانی حکم بدرێن. بەیاننامەکە ئاشکرای کردووە کە پارێزەرانی دەستگیرکراوان و ئەو چاودێر و ئەندام پەرلەمانانەی لە دادگایەکەدا ئامادە بوون جەختیان لەوە کردوتەوە کە هیچ بەڵگەیەکی باوەڕپێکراو لە دادگا نەخراوەتە ڕوو کە تۆمەتەکان بەسەر ڕۆژنامەنووس و چالاکواناندا بسەلمێنێت. هەروەها دانپێدانانی هیچ کەسێکیان نەخرایە بەردەم دادوەر سەبارەت بە تۆمەتی جاسووسی و کودەتا وەک ئەوەی ئەوان دەڵێن. ئەوەی هەیە تەنیا هەندێک چاتی شەخصی فەیسبوک و گروپ چاتی نێوان ڕۆژنامەنووس و چالاکوانانە. هاوکات لەبارەی ئەو پێشهاتەوە هۆشداری دراوە و دەڵێت پەرەسەندنی لەو شێوەیە مەترسێکی گەورەیە. دادگاکانی هەرێمی کوردستانی عێراق لە باتی پەنابرنە بەر پیادەکردنی یاسای کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان ژمارە 35 ساڵی 2007 و یاسای ڕێخستنی خۆپیشاندان لە هەرێمی کوردستان ژمارە 11 ساڵی 2010 کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەرچوون. ڕۆژنامەنووسان و چالاکوانان بە یاسای ژمارە 21 ساڵی 2003 دادگایی دەکەن کە پاژماوەی مادەی 156 یاسای ژمارە 111 یاسای سزادانی سەردەمی بەعسە و لە ساڵی 2003دا لە پەرلەمانی کوردستان هەموار کراوە بۆ ئەوەی تونترین سزایان بەسەردا بسەپێن و چاوترسێنیان بکەن. لەم ڕێگەیەشە بواری ئازادی بیر و ڕادەربڕین تا دووە ئاست بەرتەسک بکەنەوە. بە دڵنیایەوە ئەو پەرەسەندنەش هانی زیاتری سانسۆرکردن و خود سانسۆرکردن دەدات. شاراوە نییە ڕژێمی بەعز ئەو یاسایی بە تایبەت بۆ سەرکوتکردنی ئازادی لێدان و لە ناوبردنی هەموو نارێکی خۆی دانابوو. لە کۆتاییدا بەیاننامەکە داوا دەکات ئێمە ئەو دامەزراوانی بڵاوکردنەوە و ڕاگەاندن کە لە خوارەوە ناومان هاتووە داوا لە ڕێکخراوەکانی پاراستنی ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین دەکەین کە پاڵپشتی هاوکارە ڕۆژنامەنووس و دامەزراوەکان و ڕێکخراوەکانی بواری ئازادی ڕادەربڕین لە کوردستانی عێراق بکەن تا دەست بەجێ سزای ئەو 5 ڕۆژنامەنووس و چالاکوانە هەڵبۆشێنرێتەوە چونکە لەم دۆخە ترسناکەدا هەڵوێستی دەستبەجێ کاریگەری گەورەی دەبێت. دامەزراوە میدیایەکان بریتین لە تۆڕی میدیایی کۆمەڵ، کەناڵی سپێدا، دامەزراوی میدیایی نالیا، کەرکووگناو لە پارێزگای کەرکووک، دەستگای ستاندەر بۆ توێژینەوە و ڕاگەاندن، دەستگای چاپ و پەخشی سەردەم، گۆڤار و ماڵپەڕی سپی میدیا، دامەزراوی میدیایی شارپرێس، سنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان لە سلێمانی، سایتی درە و میدیا، دەستگای میدیایی وێستگە، ماڵپەڕ و رادیۆ و تەلەڤیزۆنی ئێستا، رادیۆی دەنگ لە کەلار، کەناڵی هیوا، ڕۆژنامە و ماڵپەڕی ئاوێنە، ڕاگەاندنی حزبی شیوعی کوردستان.